ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری بە چڕی سەرقاڵی کۆبوونەوەکانیانن بۆ کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری. لە سنووری مەڵبەندی سلێمانیش ئامادەکاریەکان بەباشی بەڕێوە دەچن. دیارە کۆمەڵی دادگەری لە سەروبەندی بەستنی کۆنگرەی پێنجەمی ئاسایی خۆیدا دەستی کردووە بە کۆبوونەوە گشتیەکان لە مەڵبەندەکانە و ئەمڕۆ لە سنووری مەڵبەندی سلێمانیا دەستی کردووە بە کۆبوونەوە گشتیەکان و ئەو ئەندامانی کە لەناو ئەنجومەنەکانان بە گوڕوتینێکی زۆر باشەوە ئامادەن بۆ دەستنیشانکردن و دیاریکردنی کاندیدەکانی خۆیان هەتاکو لە کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەریە بەشداری بکەن و بتوانن گۆڕانکاریەکی نەوعی لە ئیشوارەکان بکەن. کۆبوونەکانی ئەمڕۆ دیارە لە مەڵبەندی سلێمانی لەناو ئەنجومەنەکانە کۆمەڵێک کۆبوونەوەی گشتی جۆر بە جۆر ئەنجام درراوە وەرنا ئەو کۆبوونەوەانە بە پێی ڕێژە و پێوەرێک کە لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە دیاری کردووە ئەندامەن نوێنەری خۆیان دیاریەکەن بۆ نوێنەری خۆیان دیاریەکەن و هەڵی ئەبژێرن بۆ کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەریە. ئەو گۆڕانکاریانی کەوا لە کۆنگرە دیاری ئەکرێ ئەو گۆڕانکاریانە فعلەن نەم بە ڕێزانێک کە لەوێ بەشداری ئەکەن نوێنەرایەتی تەواوی ئەندامانەکەن لە ناو ئەنجومەنەکان و سنوورەکانە. کۆبوونەوەکان بە سەرپەرشتی لیژنەی باڵای کۆنگرەی پێنجەمە کە بە بەردەوامی لەگەڵ ئۆرگانەکان لە پەیوەندیدان بۆ کۆتایی هێنان بە کارەکانی کۆنگرەی پێنجەم و دەیانەوێت بە شێوەیەکی سەرکەوتوو ئامادەکاریەکان پێش وادەی خۆی کۆتایی پێبهێنن. کۆبوونەوەکانی کۆنگرە دیاریکردنی نوێنەرایەتی کۆنگرە لە مەڵبەندی سلێمانی ئەمڕۆ دەست بەکار بووین. هەموو ئەنجومەنەکانمان توانیان بە شێوەیەکی شەفاف لە کۆمەڵێک مەجالیس و کۆبوونەوەیە بتوان نوێنەرەکانی خۆیان دیاری کردووە بۆ کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری کوردستان. حتمما حیزبەکان هەمووی هەم عادەتەوە هەم قانونەوە هەم یاسایەکە چەند ساڵ جارێک کۆنگرە ئەبەستن. ئەم کۆنگرەیە کە کۆمەڵی هەست و شعوری زۆر گەورە و قورسوانەی لەسەر بنیاد نراوە بۆ داهاتوو ئومێدمان وایە کە ئەم ئومێدانە لە کۆنگرەیە گۆڕانکاریەکی باش بکرێ بە ئاراستەیەوەی کۆمەڵی دادگەری چەند هەنگاوێک بچێتە پێشەوە. لە سنووری ئەنجومەنەکانە زۆربەی هەرە زۆری ئەندامانمان بەشداریان کردووە و نوێنەری خۆیان دیاری کردووە بۆ کۆنگرەی پێنجەم. وا بڕیارە سەرەتای مانگی داهاتوو پێنجەمین کۆنگرەی کۆمەڵی دادگەری لە سلێمانی بەڕێوە بچێت. کۆنگرەی کۆمەڵ بۆ داڕژنەوەی هەیکەلی حیزبەکە و گۆڕانکاری لە پەیڕەوی ناوخۆ و پێداچوونەوە بە تەواوی ئۆرگانەکاندا دەکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.